ئەو ئاوازەش بەداواکاری وەستا ئامانج پێشکەشە بە فاقیر شارەوانی کاکە هەژار قەساب و ڕابەر قەساب کاکە فەرمان قەساب کاکە یوسف ڕۆستەمی ڕاشوان شەیدا ڕامیار ئیلیزاغی کاکە بەڵێن وەستا ڕێبین کاکە هێدی ئاکام و ئەرکان و ئاکار یاڵا زەکەریا مەرزانی ئەیوب مەرزانی هێندە بۆ تۆ گریاوم سەیری ئەشکم مەڵساوە فرمێسکی چاوەکانم خاچی بەر پێم خوساوە هێندە بۆ تۆ گریاوم سەیری ئەشکم مەڵساوە بە فرمێسکی چاوانم خاچی بەر پێم خوساوە هێندە بۆ تۆ ناڵاوم بەندی دڵم پساوە تەلەفۆنی کرساوە ئۆخەی دڵم حەساوە تەلەفۆنی کرداوە ئۆخەی دڵم حەساوە کە پێم دەڵێ گیانەکەم دڵم ڕێک حەپەساوە بۆیە یار بێ هەواڵە لە براکەی ترساوە یار بە دووریە دڵمی لە ڕەگدا هەڵکێشاوە یار بە دووریەکەی دڵمی لە ڕەگدا هەڵکێشاوە ئەسری لە چاوەکانم دێتە خوار بەدلێشاوە عشقی لە دڵ نەخشاوە ڕوومانجی درەوشاوە دینۆشی بردوومە بە دوو چاوی گەشاوە گەعدەی وەستە ئامانجا وا بۆی دەڵێم لەو ساوە فاقیری شارەوانی بەخێر بێی سەرەوچاوە شتی لە بیر ناکەم نەڵەی بیری نەماوە بە یادی گەعدەکەیکە ئێستاشم بە بیر ماوە کاکە فەرمان شایەت بە ڕۆیی بە بێ ماڵاوە ئەوە زیرەک بۆی دەڵێ لەو هەراوە هەژار قەسەب لێرەیە ڕابەریشی هێناوە بۆ یوسف ڕۆستەمی لەو تاریخە بەولاوە ڕامیاری ئێلنجاغی لەگەڵ ڕەشوان شەیداوە کاکە بەڵێن لێرەیە بۆی دەڵێن بەو دووچاوە ئاکام و کاکە ئاکار لێرە بەندم ڕۆناوە ئەوە بەندی ئەرکانە نەڵێن بیری نەماوە هێدی کۆی بەخێرێ وا لە لای وەستاوە پایەدار بێ زەکەریا ئەوەی مەرزانی ناوە بۆ ئەیوبی مەرزانی سەڵاو لەو شێرە پیاوە بەکرد تەسویرمان بکە ئەو شەو بە کامێراوە لێیدا ئاغای شەریفی بە پەنجەی کوڕ حەلاوە لێی دەستێتان بەگزادە بەو سازەی تازەت هێناوە لێیدە بە نەز شەی لێدا لێنا لەو
تون همو باسی عشقی تون همو پر لناوی تون دل و روح و ترکیشم هر سێکی سوتاوی تون فیداکاری جوانی تن واسەر لە پێ ناوی تون سەودا سەر و بێنەوە سەرمەستی گوڵاوی تون عەوداڵن بۆت بێخاڵ عەوداڵن بۆت بێحاڵن هەر سێکی فەوتاوی تون گوڵی سیسن بەتەمای نوری ڕووی هەتاوی تون خەیاڵەکانم وەکو زوڵفی تەک ئاڵاوی تون تو پر سڵاوی تۆن هەر شتێکت بۆ دەکەم هەر هەمووی شیاوی تۆن وەرە بە قوربانت بم گوڵ مەسافی ڕۆمەدڕۆن ڕابەر قەساب لێرەیە کۆکوڕانەی شاری کۆن ئەوە بۆ کاک ئەحمەد و ئەوە بۆ کاک ئەحمەد و ئەنەس چون ئەولادی تۆن وەستا ئەمەز لێرەیە ئەو بەندانم ڕاستە و خۆن بۆیە ئەو شەو کە گەرمم زیرەکوان لە گەعدەی تۆن کاکە فاخیر لێرەیە ئەمن دەڵێم دەڵێ چۆن ئەوە چاچی بۆ دەڵێم بۆی دەڵێم لە بەند و چۆن لە دڵم زۆر خۆش دەوێن لە دڵم زۆر مرتاحن ئەوانەی کە دیاری تۆن ئەوە چاچیان بۆ دەڵێم وا بە مۆسیقا و بەتۆن هەژار و کاکە ڕابەر سونکوڕانی شاری کۆن پێم وا بێکەوە تەقتەق مەفتەن و مەکانی گۆن بۆ یوسفی ڕۆستەمی ئەوە بۆی دەڵێم لە شۆن ڕەشۆن شەیدا لێرەیە چ کەسێ شەیدا وەک تۆن ڕامیاری ئیلنجاغی ئەو شەو دەبێ بڵێ چۆن کاکە بەڵێ لێرەیە ئەوە بۆی دەڵێم بە تۆن ئاکام و کاکە ئەرکان ئاکارجان بە خۆشی تۆن بۆک زەکەریا و ئەیوبە وا بۆیان دەڵێم لە شۆن دەبێت چاچیان بۆ بڵێم ئەگەر ئاوا لە بڕۆن ماڵی ئاوا تۆ هێ گەعدەکەی کە شتێ دەکەمەوە ئەو شۆ سەبرم تەنها غەم لە گەرمانە بووە بە هاودەم و کاف ئەو برادەرمانە بۆ نامدێنی چاوەکەم بەڕوانی بێشەرمانە گڕێک لە دەروون مایە دەسووتێوە خەرمانە ئاوات مەما تێچیکەم ئەو گوڵمە نەرمانە دڵگۆ
دەمرێ پێم بڵێ چاوەڕێیەک فەرمانە نابێ بەخوێی بنازێ خدا لەسەر سەرمانە دڵ بۆ دەمرێ پێم بڵێ چاوەڕێیەک فەرمانە نابێ خۆ بنازێنین خدا لەسەر سەرمانە با دڵی یەک نەشکێنین گەروا بکەین زەرەرمانە ئاخیری کۆتایی دێ ئەو ڕێیەی لە بەرمانە هیچ کات لەگەڵت نایە چی لە دەور و بەرمانە بای 500,000 بای 500 دینار دەبێت ئەو کفنەی لە بەرمانە وەستا ئامانزمێرەیە بۆی دەڵێم ئەو شۆکانە فاخیری شارەوانی ئەوەی کە شارەوانە لە کوێیە کاکە فەرمان تایبەت بۆ قەسابانە هەزار قەساب لێرەیە ڕابەر لە من میوانە هێدی کۆیم خۆش دەوێ ئەوەی تایە فەیوانە بۆ ڕێبینی سەمرگە ئێرانە گوندیوانە ئەو ڕەشوانم لێ نەمرێ سڵاو لەو شەیدایانە ڕەنیاری ئیلنجاغی بۆی دەڵێم لێرەکانە کاک بەڵێنی دەدەوێنم دەیڵێن بە مەحرەمانە ئاکامی وەستامە ئاکامی وەستامە بۆ ئەو کوڕەت لێرانە کوڕی وەستامەنجە بۆ ئاکار و ئەرکانە وەستامەز لێرەیە ئەو شەو گەعدەی ئەوانە رژین شریفی بەگزادە رژین ئەفرە ئەو سازە نازەکە سازە تازەکە